ئەنتۆنیۆ گۆتیێڕێز سکرتێری گشتینی هەوای گرتوەکان لە ڕۆژی یەکشەممە 28 ئەم مانگە بەڵێنیدا هەر کارمەندێکی گرتوەکان کە لە کردەوەکانی تروریستیدا بەشداری هەبووە لێفرسینەوەی لەگەڵدا بکرێت پاش بوختانەکانی ئەوەی گوایە هەندێک لە کارمەندانی دەستگای پەنابەران دەستیان هەبووە لە هێرشەکانی هەماس لە هەفتی مانگی دا بۆ سەر ئیسرائیل. سکرتێری گشتی لەلایەن کۆمسیاری گشتی UNRWA-ەوە کە دەستگای فریاگوزاری و کارەکانی نەتەوەی گرتوەکانە بۆ پەنابەرانی فەڵەستین لە ڕۆژهەڵاتی نزیک فلیپ لازارینی ئاگادار کراوەتەوە و بەم هەواڵەش لەژا و داوای لە لازارینی کردووە کە بە خێرایی لێکۆڵینەوە لەم بابەتە بکات و دڵنیا بێت کە هەر کارمەندێکی دەستگای فریاگوزاری بەشداری کردبێت یان ئەگەر تێوەگلا بێت لەوەی لە حوتی دەدا ڕوویدا یان لە هەر چالاکێکی تاوانکاری دیکەدا ئەوە پێویستە دەست بەجێ لە کارەکەی دوور بخرێتەوە و ڕەوانەی دادگا بکرێت بۆ ئەگەری لێپێچینەوەی تاوانکاری. بەڵام گۆتیێرز داوای لە حکوومەتەکان کرد کە بەردەوام بن لە پشتیوانیکردن لە دەستگای پەنابەرانی نەتەوەی گرتوەکان بۆ فەڵەستینیەکان UNRWA دوای ئەوەی نۆ وڵات یارمەتیە داراییەکانیان ڕاگرت و داوای کرد کە ئەو دەیان هەزار ژن و پیاوەی کە لە دەستگای پەنابەراندا کار دەکەن کە زۆربەیان لە هەندێک لە مەترسیدارترین دۆخەکاندا بۆ کرێکارانی مرۆیی پێوەستە سزا نەدرێن. هەموو ئۆرگانێکی نەتەوەی گرتوەکان بۆتە چەکێک لە دژی دەوڵەتی جۆکان و وەک ئامرازێک بەکارهێنراوە بۆ یارمەتیدان بۆ لەناوبردننی گەلەکەم. ئەمە چەند سمبولێکە کە لە ڕۆژی جیهانی یادکردنەوەی هۆلۆکۆستدا کارمەندانی دەستگای پەنابەراندا لە کۆمەڵکوژیەکەدا بەشداریان کردووە. لایەنیکەم نۆ وڵات لە نیوانیاندا ئەمریکا و ئەڵمانیا کە لە بەخشینەرانی سەرەکیدان پارەدانیان بۆ دەستگای پەنابەرانی نەتەوەی گرتوەکان بۆ فەڵەستینەکان ڕاگرتووە. ئەمەش پاش ئەوەی گوایەوەکو ئیسرائیل دەڵێت هەندێک لە کارمەندەکانی دەستیان هەبووە لە هێرشە کوشندەکانی هەماس لە هەفتی مانگی دا بۆ سەر ئیسرائیل کە بوو هۆی کوژرانی 1200 کەس. بەڵێ ئێمە هەر پارەیە کە بریارە بدرێت یانژی هێشتا ترخان نەکراوە بۆ ئۆنڕوا دەستگای فریاگوزاری و کارەکانی نەتەوەی یەکگرتووەکان ڕاگرتووە تا ئەنجامی ئەم لێکۆڵینەوەیە. دیارە ئێمە هێشتا زۆر لە نزیکەوە سەیری ئەم بابەتە دەکەین. وەزارەتی تەندروستی لە کەرتی غازە دەڵێت لە هەڵمەتە سەربازەکانی ئیسرائیل دژی هەماس لە غەزا فرەتر لە 26,000 کەس کوژاون. بەرپرسانی فریاگوزاری دەڵێن لەگەڵ ڕۆشتنی یارمەتیەکانی وەک خۆراک و دەرمان بۆ ناوچەکە کە بە زەحمەت ئاسی پێششەڕ تێدەپەڕێنێت مردن بەهۆی ئەو نەخۆشیانەی کە دەکرێت ڕێگایان لێگرت و هەروەها مەترسی برسەتی بەرزەدێتەوە. ئەم هەنگاوە ڕاگررتنی هاوکاریەکان بۆ پەنابەران کە لە یەک کاردا لە کاتی شەڕی غەزەدا گیراوەتە بەر پەیامێکی هەڵە دەنێرێت. شەڕ لە دژی گەلی فەڵەستین هەیە، ئەم بڕیاران نادروستە و پێویستە دەست بەجێ ڕابگیرێت. داوا لە هەموو ئەو وڵاتانە دەکەین کە بەردەوام بن لەسەر پارەدانەکانیان بۆ دەستگای پەنابەران چونکە ئەمە پرسێکی مرۆییە. لە سەرەتای دەستپێکردنی ململانی هەفتی مانگی دەوە زۆربەی 2.3 میلیۆن کەسی غەزە پشتیان بەو هاوکاریانە بەستووە کە دەستگای پەنابەران پێشکەشی دەکات. لە نیوانیاندا نزیکەی 1 میلیۆن کەس کە لە بەردەمانەکانی ئیسرائیل هەڵاتوون. فەڵەستینیەکان تۆڕەی خۆیان لە کەمکردنەوەی بودجەکە دەربڕیوە. سکرتێری گشتی وتی دەبێت هەرە پێداویستەکانی ئەو دانیشتوانەی لە بارودۆخێکی زۆر دژواردا دەژیان دابین بکرێت.